ئاو جگەلەوەی سەرچاوەیەکی گرنگە بۆ ژیانی مرۆڤ و گیانەوەر و ژیانەوەی زەوی لە هەمان کاتدا سەرچاوەیەکی سەرەکیشە بۆ بەرهەمهێنانی وزەی پاک. وزەی ئاو بۆ وزەیە دەوترێت کە لە بزوتنی ئاو وەردەگیرێت و بە یەکێک لە وزەنوێبۆکان دادەنرێت کە بڵاوترین جۆریانە. ئاو دەگەڕێتەوە بۆ کۆنترین سەرچاوەی وزە لە سەردەمی مرۆڤایەتیدا بۆ جوڵاندنەوەی ئامێرە میکانیکیەکان و هاڕینی دانەوێڵە و پەروانەی ئاژ بەکار هاتووە. پەروانەی ئاژ بۆ یەکەم جار لە ناوچەی میزۆپۆتامیا بۆ ئاودانی زەوی کشتوکاڵی سەری هەڵدا. ماوەی نزیکەی 100 ساڵێکیشە توانراوە بەهۆی دروستکردنی بربەست و بەنداوەکانەوە سوود لە وزەی ئاو وەربگیرێت بۆ بەرهەمهێنانی کارەبا. وێزگەی کارۆئاوی دەربەندیخان یەکێکە لەو وێزگانەی باشووری کوردستان کە بە سوودبینین لە ئاوی بەنداوی دەربەندیخان کارەبا بەرهەم دەهێنێت. بەنداوی دەربەندیخان دەکەوێتە سەر زێی سیروان. لە ساڵی 1956 دەستکراوە بە دروستکردنی و لە ساڵی 1961 تەواو بووە. بۆ مەبەستی ئاودێری و بەرهەمهێنانی وزەی کارەبا سوودی لێ دەبینرێت. بەنداوێکی گڵی بەردینە، کرۆکی قوڕە و شانەکانی پڕکراوەی بەردە. بەرزیەکەی 128 مەترە و پانیەکەی لە بنەوە 500 مەترە و لەسەرەوە 17 مەترە. درێژیەکەی بە کەناڵە زیادکراوەکانیشەوە 535 مەترە. توانای گلدانەوەی 3 ملیار مەتر سێجایە بە پانتایی 118 کیلۆمەتر چوارگۆشە. بەرزی گلدانەوەی ئاوی بەنداوەکە لەسەر ئاستی دەریاوە 485 مەترە و نزمێکەشی 435 مەترە. 3 دەرچەی ئاودێری و 3 کەناڵی ئاوی سپێڵوەی هەیە لەگەڵ 3 یەکەی کارۆئاوی. وێزگە کارۆئاویەکان پیشە بەسن بە ماتەوزە. ماتەوزەش لە هەموو شتێکە هەیە بەگشتی، بەڵام ئێمە سوود لە ئاوە وەرەگرین کە لە بەنداوەکانە کۆکراوەتەوە. ماتەوزە بە شێوەی گشتی کاتێک دروستە بێ شتێک بە تایبەتی سێمە ئاوە لە ئاستێکی بەرزەوەدا بەزی بۆ ئاستێکی نەزم. هەرچەند ئەو ئاستە ئەو جیاوازی ئەو ئاستە زۆر بێت ئەو ماتەوزە زیاترە بێ، چەندیش بڕی ئەو ئاوە زۆرتر بێ ماتەوزەکە زیاترە بێت. سەرەتا ماتەوزەی لەو ئاوەی کە لە بەنداوە گلدراوەتەوە، دواتر کە لە ڕێگەی کۆمەڵێک بۆڕی تایبەتەوەدا بەزیێ بۆ وێزگەکەمان تەمان ئاستی وێزگە بەردەوام بێ لە ئاستی بەنداوەکە نزمتر بێت. ئەو ئاوەی کە دابەزێ لە بەنداوەکەوە هەر ماتەوزەیە کە ئەدا لە تۆربینەکەمان، تۆربینێکمانەیە تۆربینی کارۆئاویە، ماتەوزەکە کاتە جوڵەوزە. ئەو جوڵەوزەیەش لە ڕێگەی جەنەرەیتەرەوە یا بە مۆلیدی کارەباکەوە جوڵەوزەکە ئەبێت بە وزەی کارەبا و ئەدرێت چێت تۆڕی کارەبای هەرێمەوە. وێزگەی بەرهەمهێنانی کارەبای دەربەندیخان لە ساڵی 1970 بە گرێبەستێک لە نێوان وەزارەتی کارەبای عێراقا لەگەڵ کۆمپانیای میتسوبیشی ئەبانیا ئەو گرێبەستە ئیمزاکرا و مۆرکرا و دەستکرا بە دروستکردنی لەسەر بەنداوی دەربەندیخان. وێزگەکەمان لە ساڵی 1970 دەستکرا بە ئیشکردن، لە ساڵی 1984 تەواو بوو. بەڵام بەهۆی نەبوونی هێڵی گواستنەوەی کارەباوە تا ساڵی 86 تاکو ساڵی نەوەتەکانش هەر ینی نەتوانرا وزە بەرهەم بێنرێت و بگوازرێتەوە بۆ تۆڕی کارەبای عێراق ئەو کاتە. لە ساڵی 90 یەکەی ژمارە یەکمان طبعاً وێزگەی کارەبای دەربەندیخان پێکاتەوە لە 3 یەکە، هەر یەکە توانای 83 مێگاوات کارەبای هەیە، کۆی هەر 3 یەکەکە کاتە 249 مێگاوات. بۆ نمونە شارێک وەک دەربەندیخان پێویستی بە 50 مێگاوات کارەبای بۆ بزانین ینی کە ئەو بەرهەمەی وێزگەی کارەبای دەربەندیخان بەرهەمێن خەبارەکەی چەندێکە. ئەو وێزگە پێکاتەوە لە 3 یەکە، یەکەی ژمارە یەکمان لە ساڵی 90 خرایش، دواتر گرفتێک دروست بوو لە وێزگا بەهۆی ڕاپەڕینەوە. یەکەکانی کەمان لە ساڵی 90ەکانە کۆتایی 90ەکان ئەو کاتە هەرسەکەمان کەوتە ئیشەوە. ئێستا حاڵی حاضر هەرسەکەمان ئەتوانی ئیش پێکەین لەگەڵ بوونی هەندێک گرفتی تەکنیکیا و کە دوایەوە چارەسەر کرێت هەرسەیەکە توانین ئیش پێکەین. بەڵام ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە کەمترین بەرهەمهێنانی کارەبامان هەبووە، خۆتان زان وشکە ساڵی بۆ ئاو کەم بۆ لە بەنداوەکە.
لە بەنداوەکەدا ئاوەکە کۆ دەکرێتەوە بەمەش ماتەوزەیەکی زۆر پەیدا دەبێت دواتر ئەم ماتەوزەیە دەگۆڕێت بۆ جوڵەوزە لە ڕێگەی دروستکردنی چەند گەیتێک لە بەنداوەکەدا کە ئەم گەیتانە یارمەتی ئاوەکە دەدەن کە بە هێزێکی زۆر بڕژێتە سەر تۆرباینێک بەمەش ماتەوزە گۆڕا بۆ جوڵەوزە دواتر بەهۆی هێزی ئاوەکەوە تۆرباینەکە دەخولێتەوە بەمەش جوڵەوزەی ئاوەکە دەگۆڕێت بۆ میکانیکە وزە ئەم تۆرباینە بەسراوە بە شەفتێکەوە و دواتر بە جەنەرەیتەرێکەوە ئەو میکانیکە وزەی کە دروست بووە لە ئەنجامی خولانەوەی تۆرباینەکە جەنەرەیتەرەکە دەیگۆڕێت بۆ کارەباوزە دواتر ئەم کارەبایی کە دروست بوو دەچێتە ناو ستێپ ئەپ ترانسفۆرمێکەوە چونکە پێویستە ڤۆڵتیەکەی بەرز بکرێتەوە بۆ ئەوەی بگوازرێتەوە بۆ شوێنە دوورەکان لە ڕێگەی پاوەر لاینەکانەوە لە جیهاندا سێ جۆر تۆرباین هەیە بۆ بەرهەمێنانی کارەبا یەکەمیان پیلتۆنە کە بۆ هێدی بەرز بەکارهێت ئەویش لە ئەو شوێنانەیە کە هێدەکەیان زۆر بەرزە لە مستەوای 100 مەتر بەرەوسەرە 200 مەتر بەرەوسەرە بەڵام جۆری دووەمیان فرانسیسە کە لە بەنداوی دەربەندیخان و دووکان و موسڵا بەکار هاتووە کە ئەمە بۆ هێدی متەوەستە و جۆری سێهەمیان کەپلانە کە بۆ هێدی نزمە وەکو بەنداوی حەمرین کە ئەوە هێدەکەی نزمە جۆری کەپلانی بۆ بەکار هاتووە بەگشتی تۆرباین سەرەکی بەکارهێنانی ئاوە لە بەنداوەکانەوە بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا ئێمە لە وێزگەی بەرهێمێنانی کارەبای دەربەندیخان سێ تۆرباینمانەیە لە جۆری فرانسیسە هەریەکەیان 83 مێگاوات بەرهەمەیەنێ پنجستۆکمان هەیە کە دایمێنشنەکەی ینی تیرەکەی 4 مەترە لە بەنداوە ئاوەهێنێتە دەرگای سەرەکی کە دەرگای سەرەکی بۆ سپایل کێس کە بۆریەکی حەلەزۆنیە لە 4 مەرەوە دەست پێەکە بۆ 1 مەتر چوار دەرگای لەسرە ئەم دەرگایانە کە کۆنتترۆڵی ئاوەکە ئەکەن ئەیدن لە پەڕەکەکان کە 13 پەڕەکەمان هەیە پەڕەکەکان بەسراون بە شەفتەکەوە شەفتەکە بەسراوە بە ڕۆتۆرەوە لە ناو جەنەرێتەرەکە لە کاتی دەرچوونی ئاوە ئەم شەفتە ئەسوڕێتەوە ئەبێتە هۆی دروستبوونی کارەبا لە کۆیلەکانی ستێتەرە لە هەڵپێچراوەکانی ستێتەرە بەپێی ئەو لۆدەی کە پێویستە دەرگاکان کۆنتترۆڵی بەردانەوەی ئاو ئەکەن بە بۆنەی ئەم دوو سێڤۆمۆتۆڕەوە شەفتەکە کە ئەسوڕێتەوە ئێمە دوو بێرنگمان هەیە تۆرباین بێرنگ لەگەڵ ترست بێرن کە ئەمانە هەڵگری شەفتەکەن بۆ ئاسۆیی و بۆ ستونی لە کاتی سوڕانە بۆ ئەوەی کە جێگیری شەفتەکە بپارێزن لە هەموو لادانێک یەکەم ئیشێکە ئەوە بوو کە باسمان کرد دووەم ئیشێ ئەچین بۆ ئەو بەشەی کە دووەم کاری وێزگەکەیە ئێرە بەشی دووەمە کاتێکە کارەبا دروستە بێت لە ناو جەنەرێتەرەکە مواسەفاتی جەنەرێتەرەکەمان کە 95,000 kV ئەیە 738 13800 ڤۆڵتە 3975 ئەمپێرە سێ پۆڵە 50 هێرتزە 32 پۆڵە کە ئەمانە هەموو
مواسەفاتی جەنەرەیتەرەکانە کارەباکە بەم سێفێزە ROST بە 13.8 کیلۆڤۆلت دەرەچێت ئەڕواتە برێکەرێکەوە کە ئەو برێکەرە بەکارهێت بۆ پەیوەستکردنی یەکەکە لەگەڵ سیستەمی کارەبا لە کاتی ئیشپێکردنی یەکەکەدا کە پەیوەست بووین بە کارەباوە لۆدەکە بەپێی پێویستی ئەو کاتە بەرزەکەینەوە ئەوەی کە زیاتر ئیگزایتێشنمان هەیە وەکو پەنەڵ کە پەیوەستە بە تەنزیمی ڕێخستنی ڤۆڵتیە و تەیاری ناو جەنێتەر هەروەها کۆنتترۆڵمان هەیە کە ئەمە لێرە داتاکان لە ڕێگای PLC-ەکانەوە ئەگوێزێتەوە بۆ کۆمپیوتەرەکان بۆ بەشی ئیشپێکردن بۆ ئەوەی کە بتوانن بیبینن هەچ کێشەیەکیش دروست ببێ بتوانن چارەسەری بکەن ئەگەر کێشەکان گەورە بێت ئەبێتە هۆی لە کارکەوتنی یەکەکە. بەشی کۆنتترۆل لە چەندی کارمەندان و چۆنیتی کارمەندان پێکاتوە لە 6 وەرز بە کارمەند ئەم 6 وەرز بە کارمەندە ئەبێ 24 ساعت بەبێ دابڕان لێ چرکەش لەم شوێنە ئامادەیمان هەبێت و هەر وەرزبەیەکشمان لە 3 بۆ 4 کارمەندە بین هەر 3-4 کارمەندە 24 ساعت ئێمە لێرەین تا 6 وەرز بەکە تسلیمی بە یەکەکەینەوە ئەگەینەوە خاڵی سفرۆلیەوە دەست پێ یەکەینەوە. ئیشی ئێمە لێرە ئیش پێکردن و کوچانەوەی وەحدەکانە ئێمە 3 وەحدەمانەیە لەم شوێنە 3 وەحدەکە بۆ حاڵی حاضر 2 وەحدەمان ئاوتن وەحدەیەکشمان جەنەرێشنە ئەتوانین بخەینە ئیش ئەویش ئیش پێکردنەکەی بە 50 مێگاوات ئەتوانین ئێمە کارەبا بدەین ئەویش لەسەر بەڕیاری بەشی سەرۆی خۆمانە ئەوانش پەیوەندی بە کۆنتترۆڵی هەولێرەوەکەن کۆنتترۆڵی هەولێر بەپێی داخوازی ئەمان و بەپێی چۆنێتی بوونی ئاو داوای ئەو کارەبا ئەکا کە ئەوان بۆ ئێمەدانی ئێمەش بەپێی بەرنامە ئەتوانین وەحدە بخەینە ئیش و بتوانین 50 مێگاوات کارەبا بدەین و کاتێکیشی ئەمە توانین وەحدە بخەینە ئیش ئەبێ ئاگداری بوونی هەر خەلل و گرفتێک بین لە خوارەوە کە ئەبێت پێش ڕوودانی ئەبێ ئێمە ئەوانە لێی چاوڕوونیمان هەبێت کەەوە خەلەلێک نییە ئینجامە دەست بکەین بە وەحدە بخەینە ئیش و بتوانین کارەبا بنێرین. 3 تۆربین هەیە لە وێستگەی بەرهەمهێنانی کارەبای دەربەنیخان ئەم 3 وەحدەواتە تۆربینی تەنها ئێمە 1 وەحدەمان لە ئیشایە ئەو وەحدەش تەنها توانای 50 مێگاوات بەرهەمهێنانی کارەبامان هەیە ئەوش لە ماوەی 5 ساعاتە واتە ئەگەر تۆ بێت وردی بکەیتەوە تەنها دەربەنیخان لە شەو ڕۆژێکە 9 بۆ 10 مێگاوات کارەبا بەرهەمەهێنێ لەم کاتە ئەبێت تێبگەیلەوەی 9 بە 24 ساعتی 50 بە 5 ساعتی لەبەر کەمی ئاو یەکێکە لەو بربەستانەی کەوا بۆتە هۆی ئەوەی کەوە وێستگەی بەرهەمهێنانی دەربەنیخان بەو شێوە توانێت کارەبایەکەم بەرەم بهێنێت ئەگەر ئاو هەبێتی زێمەتوانین 24 ساعت 80 مێگاوات کارەبات بەرهەم بهێنین چونکە بەبێ هیچ گرفتێکمان نییە لەم بەڵام یەکەکانی تر دوو یەکەی ترمانەیە لەژێر تەسلیحان دوو یەکە ترەکە وەساڵ. لە باشووری کوردستان 2 وێستگەی کارۆ ئاوی و پرۆژەیەک هەن بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا ئەوانیش وێستگەی کارۆ ئاوی دەربەندیخان لە ساڵی 1970 دەستکراوە بە دروستکردنی و لە ساڵی 1984 تەواو بووە پێکهاتووە لە 3 یەکەی کارۆ ئاوی کە هەر یەکەیەکیان توانای بەرهەمهێنانی 83 مێگاوات وزەی کارەبای هەیە لە کاتژمێرێکدا. لە کۆتایی ساڵی 1991ەوە دەستی بە بەرهەمهێنانی کارەبا کردووە تا ساڵی 2022 لە هەر 3 یەکەکە 18 ملیار و 656 ملیۆن و 516 هەزار و 402 کیلۆوات کارەبای بەرهەمهێناوە.
وێزگەی کارۆئاوی دووکان لە ساڵی 1975 دروست کراوە و لە ساڵی 1970 دەستی بە بەرهەمهێنانی کارەبا کردووە. پێکاتووە لە 5 یەکەی کارۆئاوی کە هەر یەکەیەکیان توانای بەرهەمهێنانی 80 مێگاوات وزەی کارەبای هەیە لە کاتژمێرێکدا. پرۆژەی کارۆئاوی دێرەلووک لە پارێزگای دهۆک لە ساڵی 2021 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروست کراوە. بە تێچوویەکی کەم توانای بەرهەمهێنانی 38 مێگاوات کارەبای هەیە. هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پرۆژەی پەرەپێدان و دروستکردنی نۆ بەنداوی استراتیژی هەیە بە شێوەی PPP بە گلدانەوەی ئاو لەم نۆ بەنداوە 920 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنرێت. بەشی ئێمە تەمەەن بەشی پارێزگاری کارەبایە. بەشی پارێزگاری کارەبا واتە تۆ لە هەموو ویزگە کارەبایەکانە مۆلیدەت هەیە، محەویلەت هەیە، کێبڵی گواستنەوەی کارەبات هەیە، بازباڕت هەیە و هەروەها ئەجهیزەی کارەبایی تریشت هەیە. ئەمانە پێویستیان بە پارێزگاری هەیە لەبەرەوەی ئەمانە کولفەیان زۆرە، پێویستە لە کاتی ئیشکردنا پارێزگاریان لێ بکرێ. ئەگەر هات و کێشەیە گرفتێک ڕوویدا بۆ ئەوەی کاریگەری نەبێت لەسەر ئەم ئامێرانە پێویستە مەسەڵەن کارەباکە ببڕێت. ئەم بەشی پارێزگاری کارەبا هەڵ ئەسێ بە پاراستنی ئەو ئامێرە کارەبایانە. تەمەەن ئەم ئامێرانەی کە باسمان کرد بۆ ئەوی پارێزگاریان لێ بکرێت لە ڕێگەی ئەم ڕیلەیانە، واتە ئەمانە سمارت ڕیلەیەن کە هەڵ ئەسێت بە پارێزگاری کردنی ئەو مۆلیدەیە کە مەسەڵەن بۆ نمونە من 83 مێگاوات کارەبا تەولید ئەەکەم، محەویلەیەکم هەیە 132 kV و 13.8 تەحویل ئەکا لەگەڵ کێبڵم هەیە نەقلی ئەکا بۆ شەبەکە و سیستەم. ئەمە پێویستەکە پارێزگاری لێ بکرێ. من ئەم ئامێرم هەیە کە پێ ئەڵەن ڕێک 670 ئەمە هەڵ ئەسێ بە هەر خەلەلێک لە ڕووی تەیار و ڤۆڵتیەوە ڕوو بدا بە بەرزبوونەوە یان نزمبوونەوە هەر کێشەیەک، ئەمە هەڵ ئەسێ بە قەتەعکردنی یان دابڕانی ئەو ئامێرە کارەبایانە لەو کێشە و گرفتەی کە لە دەرەوە ڕووی داوە. تەمەەن هەر لە ناو بەشی پارێزگاری کارەبا بەشێکی تر هەیە کە پێی ئەڵێن بەشی میتەرین. واتە ئەم بەشی میتەرینە هەڵ ئەسێ بە پێوانەکردنی یاخود تۆمارکردنی ئەو کارەبایی کە ویزگەی کارەبای دەربەنی خان ئەینێرێ بۆ ناو سیستەم. بۆ نمونە ئێستا ئێمە لێرە ئەم ئامێرانەمان هەیە کە تایبەتن بە پێوانەکردنی یاخود تۆمارکردنی ئەو کارەبایی کە هەر سێیەکەکە تەولیدی ئەکا و ئەینێرێ بۆ سەر سیستەم و هەروەها ئەو کارەبایشی کە لە ناو سیستمەوە دێتەوە کە ویزگە خۆی بۆ خۆی وەکو ئۆکزیلەریەک یا وەکو یاریدەدەرێک کەوا سەرفی ئەکات و خەرجی ئەکا لە ناو مەحەتەکە. ئەم ئامێرانش ئێستا بۆ نمونە لێرە ئەگەر وەری بگرین هەمانە کە پێڵێن ئەکسپۆرت ئەوە بۆ ناردنە، هەشمانە پێڵێن ئیمپۆرت کە بۆ وەرگرتنە بۆ ناو ویزگەکە. ئێستا ئێمە مەسەلەن بۆ نمونە ڕۆژانە 5 سەعات یەکەی ژمارە سێمان کارەکات. ئەم یەکەی ژمارە سەیە بۆ نمونە ئێستا ئێرەمان مەسەلەن بۆ نمونە ئەمە زیندووە، ئەگەر هاتو ئێمە ئەم هینە بخوێنینەوە تقریبان ئەمە 47115 مێگاوات هەوەری تەولید کردووە وەکو یەکەی ژمارە دوو. بەڵام ئێستا یەکەی ژمارە دوو ئاوت ئۆف سێرڤزە، ئەگینا ئەگەر بکەوێتەوە ئیش ئەو کاتە بڵێن بەرهەمێنانەکەی زیاد دەکە و ئەم ژمارانش بە هەمان شێوە بەرزەبنەوە. بەرزترین ئاستی بەرهەمێنان ئێمە لە ساڵی 1990ەوە کە لە مانگی 24دا دەستمان کردووە بە بەرهێمەنانی کارەبا هەتاکو ئێستا ئەم بخەتەتە تا ساڵی 2015 تایە. بەڵام بەسترین ئاستی بەرهەمهێنانمان بە بۆنەی ئەو بارانە زۆرەی لە ساڵی 2019 بووە کە نزیکەی 1330 ملیۆنێک و 330 هزار مێگاواتمان بەرهەم هێناوە
بەڵام تا 1950 لە ساڵی 1990 1,180,000 مێگاواتمان هێناوە بە بۆنەی بوونی ڕێژەیەکی باشی باران و ئاو لە بەنداوەکە. نزمترین ئاستیشمان لە ساڵی 2001 بووە بە بۆنەی کەمی بارانەوە کە توانیمانە 210,000 مێگاوات بەرهەم بهێنین. ڕاستەوخۆ بوونی بارانێکی باش، ئاوێکی باش لە بەنداوەکە کاریگەری ئەبێت لەسەر بەرهەمهێنانی کارەبا. چەندێک ئاو زۆرتر بێ ئەو ساڵە بەرهەمهێنانی کارەبا زیاترە بێت، چەندێک کەمتریش بێ ئەوەنە کاریگەری ئەبێ لەسەر بەرهەمهێنانی کارەبا. وێزگەی بەرهەمهێنانی کارەبا لە وێزگەی کارۆئاویە یەکێکە لەوانەی کە دۆستی ژینگەیە. ئەو ئاوەشی کە کارەبای لێ بەرهەم ئەهێنرێت هیچ کاریگەریەکی پیسبوونی لە دوای خۆی بەجێ نایەڵێ، ئاوەکە بە پاکی دەرەچێتەوە. لە لای ئێمە بەهۆی زیندەوەر بەناو تۆربانێکە ئەو جۆرە ماسیانەی کە زیاتر لە شەپۆلی ئاوا زیاتر ئەبڕن، ماسی سەلەمۆنە کە لە لای ئێمە لە ڕووبارەکانمانە نییە. ئەمە زیاتر لە وڵاتە ساردەکانە کاریگەریە بێ بۆ سەر ژیانی ماسیەکان لەبەرەوە ڕێڕەوی تایبەتیان بۆ دروست کردوون. بەڵام لە لای ئێمە لەبەرەوەی ئەو جۆرە ماسیانەی ئێمە بەو شەپۆلە بەرزان تێناپەڕ. خاڵی بەرهەمهێنانی وێزگەی کارەبا لە کارۆئاویە کێشەی بەنداوەکانە. ئەگەر بەنداوەکان عمریان تەمەنیان کۆتایی بێ، هەرچەنان بەنداوی ئێمە ئەوە نزیکەی 60 ساڵە لە کارایە، بەڵام هێشتاش تەمەنی زۆری ماوە، چونکە بەنداو پەیوەستە بە بربەستبوونی یا بوونی لیتاو لە گرتنی ڕێڕەوی ئاوەکە کە هێت بەرەو بەرهەمهێنانی کارەبا. لە ساڵی 2018 لە جیهان بەکاربردنی وزەی فۆسیل یان تەقلیدی بە ڕێژەی لە 84.7 بووە. ڕێژەی وزەی ئەتۆمیش لە 4.4 بووە. بەڵام وزەی سەوز گەیشتۆتە لە 2.9. وزەی کارۆئاوی لە 6.8 ئەو وزە سەوزەی پێکهێناوە. هەوڵ هەیە تا ساڵی 2040 ڕێژەی وزەی سەوزی بەرەمهێنراو بگاتە لە 140. بێگومان ینی بەنداوی دەربەندیخان و وێزگەی دەربەندیخان و بەگشتی هەموو بەنداوەکان کە هەموو وێزگەکان کە لە وێزگەی کارۆئاوین بندن پێکەوە. ئەگەر بێت و بەندا و توانایی ئەوەی نەمێنێت ئاو بپەڕێنێتەوە بۆ وێزگا و وێزگەش ئەوەستێت. بە پێچوانەشەوە ئەگەر بێت و وێزگەکە توانایی بەرهەمهێنانی نەمێنێت و عمری خۆی کۆتایی بێت، وەکو بیستمە و ینی ئەزانم کە وێزگەی کارۆئاوی 50 ساڵ تەمەنی بۆ دانراوە. وێزگەکە ئێمە لە ساڵی 1986 تەواو بووە با بڵین تا ئێستا بۆ نزیکە 40 ساڵ ئەڕوات، کەوا ینی ئەگەر بە شێوەیەکی ئاسایی بڕۆشتایە 10 ساڵ تەمەنی ماوە. بەڵام ئێمە گرفتمان بۆ دروست بوو لە سەرەتاکانە درەنگتر و یەکان ئیشی کردووەوەتە لە کۆتایینەوەتەکانە ئیشی کردووە، کەوا بێت تەمەنی یەکانمان زیاترە بەنسبەتی تەمەنی بەنداوەکەشەوە. تا ئێستا ینی هیچ معلوماتێکی ورد نییە کە ئایا تەمەنی بەنداوەکە چەنی ماوە. بەڵام ئەکرێت کە ئەگەر گرفتێک بێتە سەر تەمەنی بەنداوەکە ئەو قڕولیتەیە بەرز بۆتەوە بە ساڵانە بەرزە بێتەوە، پرۆژەیەکی بۆ بکرێت بۆ ئەوەی لابرێت ئەو قڕولیتەوە کە ئەو کاتە تەمەنی بەنداوەکە درێژترە بێتەوە. وێزگەکانی کارۆئاوی یەک ئاستەنگی گەورە هەیە لە ڕێگەیانە ئەوش بوونی ئاوە لە بەنداوەکانە. ئەوە ینی فاکتەرێکە بۆ لیمتکردنی یا دیاریکردنی ئاستی بەرهەمهێنان کە ئاو نەبوو لە بەنداوەکە ئەو کاتە تۆ ناچارە بیت کە بەرهەمی کەمتر دێت. بەڵام ئەگەر ئەو ساڵە وشکە ساڵی نەبوو ئاوی باش هەبوو، توانی ڕێژەیە زیاتر کارەبا بەرهەم بێنیت. وێزگە کارۆئاوی وێزگەیەکی پاک و تەمیزە بۆ لەبەرەوەی هیچ شێوە سوتەمەنێک بەکار نایێنێ ژینگە دۆستە. ئەمەش ینی بەڕاستی فاکتەرێکی زۆر گرنگە بۆ وڵاتی خۆمان کە ژینگەی خۆمان نەپارێزین. لەولاشەوە
ئێمە مەسرفێک و ئەرکێک ناخینە سەر وەزارەتی کارەبا بە دابینکردنی سوتەمەنی کەوا ئێمە سوتەمەنیەکەمان فریە کاریگەریشی لەسەر ژینگە نییە بەنسبەتی ئەو گرفتانەی کە ینی ئاستەنگانی کە تێتە ڕێ وێزگی کارەباکان بە تایبەتی وێزگی کارەبای دەربەندیخان ئێمە گرفتی ئەومان هەیە کە سیانەی موبەرمەج سیانە ئەبێ لە کاتی خۆیان هەر یەکەیە گەشتە ئاستێکی تایبەتی خۆی ئەبێ سیانەی بکەیت ئەبێ شاکسازی دا بکەیت وای لێ بکەیت کە تەمەنی یەکان درێژکە بەڵام ئەمە لە سیستمی کارەبای خۆمانە بە شێوەیەکی ورد و ڕێک نەڕۆیشەوە بڕێەوە زۆر جار ئێمە بجەمان بۆ دابین ناکرێت یا دووە ئەکەوێت ئەو گرفتانەمان بۆ دروستە بێت کاتی سیانەش بە تایبەتی لە ئەم وێزگانە ئەم بەهارانەیە کاتی بەهاران ئەو کاتانەیە کە کەمترین و خواست لەسەر کارەبا هەیە چون کەش و هەوا خۆشە ئەلەو کاتەیە ئەمە ئەتوانین سیانەی یەکەکان بکەین ئەگەر بێت ئەو کاتە لەو کاتە پارەی بوجە و پارەی بۆ تەرخان نەکرێ ئێمە ناتوانین سیانە بکەینە ئەو کاتانێک کە بەرهەمی و زەمان زۆرە وێزگەکەمان 110 کارمەندمان هەیە کارمەندەکانمان کارمەندی نەوعین کارمەندێکن بەڕاستی ئەتوانین بڵین وێنەیان نییە لە کوردستانە جوندی مەجهولن سەربازی ونن هەر کاتێک ئێمە گرفتمان هەبوو شەو بۆ ڕۆژ بۆ کاتی پشوو بۆ هاتوون بەدەم گرفتەکان و چارەسەرمان کردووە جگە لەوەی کە ئێمە لە وێزگە کارەبا دەربەندیخانە چەندین مەترسیمان لەسرە مەترسی کەوتنە خوارەوە مەترسی ڤۆڵتەی بەرز کە ئێمە 132 کیلۆڤۆڵتمان هەیە مەترسی پەستانی ئاو بەستی پەستانی هەوا کە هەوامان هەیە پەستانەکەی 45 بارە ئەگەر بێت و ئەو هەوا بە یەک کونی بچووکی تیا بێت ئەو کەسەوەکو مووس ئەی بڕێت ینی ئەو زەلامە لە ناوەدات چەندین مەترسی دەنگەدەنگ ینی کۆمەڵێ زۆر مەترسی هەیە لەسەر ژیانی ئەم کارمەندانە کەچی لە ڕووی دەرماڵە و لە ڕووی موچەوە وەکو فەرمانبەرانی تروان ئەمە داواکاریمان هەیە لە وەزارەتی خۆمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە چاوێکی ئاعتیبار و بنوارەت ئەم فەرمانبەرانەی ئێمە کە بەڕاستی زۆر ماندووە بن زۆر هیلاکە بن لە کاتی پشووە لە کاتی شەو ڕۆژی بۆنی هەر کاتە گرفتمان هەبێ هاتوون بەدەم گرفتەکان وێزگەونیان هێشت و هیچ گرفتێک بمێنێتەوە داواکارین وەزارەتمان بۆکو دەرماڵی تایبەتیان بۆ بەسێت بۆ ئەو مەترسیانەی کە هەیە وەکو هاندانیان هەبێت لەبەرەوەی هەر کارمەندێک هاندانی بیت ئەو کاتە زیاتر و چالاکانەتر ئیشەکات و وەکو موچەمان وەکو بەڕاستی یعنی ئەم سیستمی کە موچەی پێ ئەڕوات موچە دووە ئەکەوێت لە کاتی خۆیان نادرێت یا پاشەکەوت کراوە سوودبینین لە وزەی ئاو دەبێتە هۆی کەم بەکارهێنان و پاشەکەوتکردنی سوتەمەنی پاشماوە بە بربووەکان و جێگەی سوتەمەنی شل دەگرێتەوە سامانی هەمیشەیین و وەکو نەوت و گاز بنەبڕ نابن نابێتە هۆی پیسکردنی ژینگە بە تایبەت کارۆ هایدرۆلیکی چونکە هیچ پاشماوەیەکی زیان بەخشی وەکو گازی دووەم ئۆکسیدی کاربۆن ناخاتە نێو هەواوە و کاریگەری لەسەر گۆڕانی کەش و هەوا و قەتیزبوونی گەرما نابێت تا ڕادەیەکی زۆر پاکە و لە هەموو وزە جێگرەوەکان هەرزانترە لەگەڵ ئەم سوودانە کۆمەڵێک کاریگەری نەرێنیش لەسەر ئیکۆسیستەمی ڕووبارەکان دروست دەکات گلدانەوەی ئاو لە بەندا و شی و دۆڵ و ڕووبارەکان ئەگەری ئەوەی هەیە کە ناوچەکانی دیکەی خواری ڕووبارەکان تووشی کێشەی کەمی ئاو کەمی پێداویستی بۆ کشت و کاڵی بکات یا ڕێگر بێت لە پەڕینەوەی ماسی و تێکدانی قۆناغەکانی زاوزێ و تێکدانی ئیکۆسیستەمی ئەو گیانەوەرانە و سروشتەکەی سامانی ئاو لە هەموو ڕوویەکەوە مایەی ئاوەدانکردنەوە و شارستانیەتە بەبوونی ئاو خۆراک دابین دەکرێ و وزە بەرهەم دەهێنرێت بەبوونی وزە دەتوانرێت زۆر هەنگاوی نوێ بەرەو شارستانیت بگیرێتە بەر لە چوارچێوەی پاراستنی ژینگە ئەگەر حکوومەت پلانی تۆکمە و درێژخایەنی هەبێ بۆ بەرهەمهێنانێکی هەمیشەیی وزەی سەوز و تاڵان نەکردنی سامانە سروشتیەکانی نیشتیمان دەتوانرێت بە پاڵپشتی ئەو تافگە و سامانی ئاوەی کە هەیە نەخشەیەکی پوختی بەرهەمهێنانی وزەی سەوز دابڕێژرێ هەم دەستی کار و هەلی کار دابین دەکات هەم ژینگە دەپارێزێت و وابەستەی نەوت و گازیش نابێت